ماڵەسا یا من خێزاندارم و خوای گەورە کچێک و سێک و ڕیجوانی داوە پێم خوای گەورە لە منیش و لە مسڵمانانیشی نەسێنێ و خوای گەورە ئەوەی نیەتی بیداتێەوەشی هەیەی ساڵحیکا ئینشەڵڵا. بەڵێ قوربانی اللهم ئامین. ماڵەسا یان خێزانم شەرمی نییە ئەمڕۆ 31 ڕۆژە ئێستا چووە فەحسی کردووە ئەڵێ دکتۆر پێی حەملێ هەیە. ئیتر ئێمەش زۆر پێی نامورتاع بووین حەزمان بەم نەکردووە و ئەمە خوای گەورە ویسەتی بەویستی خۆمان نەبوو خێزانم زۆر بێداقەتە لە ئێوارەوە بەس ئەگری. بەڵێ ئایا ئەم مناڵە کە 31 ڕۆژە بە دەقیقی ئیمشەو 31 ڕۆژە کە ئیمشەو بەیانی چوارشەمەیە لە ناوبردنی تاوانبار ئەبین یان ناکە ئیتر ئایا دڵی لی ئەدا ئایا خوای گەورە ڕۆحی کردو بەریا ئایا تۆش ڕێگایەکەم بۆ دابنەی من دەستی باچەکەم. قوربانگیان ئەوەلەن ئەمە خەڵاتی خوای پەروەردگارە بەخشیوەتی بە ئێوە خەڵکێکەیە هندستان و بەغا و ئەوروپا و بلووری و هەموو عملیات و نەشتەرگەریە کە کا بۆ پارچە گۆشتی خوای گەورە نایداتێ ئەمەی ئێوە کە داوێتی تەبەن ئەمە بە بەخشێکی خوای پەروەردگار و خەڵاتێکی خوای پەروەردگارە ئەبێ ئێوە دڵخۆش بن پێی دڵخۆش بن پێی بۆی قوربانگیان ئەبێ ئەو گریانەتان ئەو فرمێسکانەتان بکەنە پێکەنین و بکەنە خۆشی بەڵکو سەدەقات و خێریشی بۆ بکەن و بە هیچ شێوازیەک ئاگات لێبێت بە هەر هۆکارێ لە هۆکارەکانی وی جەنابەت باسیەکەیت نابێ ئەو مناڵە لە بار ببرێت ئیلا سەیریکە ئیلا مەگەر خەتەر چۆن بڵێ خەتەری تەندروستی لەسەر ژیانی دایکەکە هەبێت یعنی بڵێن ئەگەر ئەم مناڵە ببێت یان ئەم مناڵە لەسکی ئەم دایکەیە بێت ئەم دایکە بە هۆکاری ئەم مناڵەوە ڕەنگە بمرێت باشە ئیلا مەگە خەتەرێک لەسەر ژیانی دایکەکە هەبێ ئەو کاتە بۆی هەیە لە ئێستایە لە ناوی بەرێ ئەگینە بە هیچ هۆکارێکی تر بۆتانی ئەو مناڵە لە ناودە. واللهی مامۆسا گیان خێزانم تقریبا 2 ساڵ پێش مناڵێکی تری بوو شەکرە زۆر بەرز بوو شەکرەی لە 450 نەئاتە خوارە بە دەرزی و ئەنسۆلینیش و بە حەپیشەوە ڕۆژی لە دایکبوونی یەک دکتۆر بە تەمای خێزانم نەبوو هەمووی وتیان مردووە خوای گەورە گەڕاندیوە ناوسکی پڕ بوو لە ئاو بەهۆی شەکرەکەوە. ئیتر ئێسەش ئەمە ئێسە کە خوای گەورە ئەم دەقە داوێتی ئەم دەقە خێزانم ئەی بینیە بەس بە حەملۆ شەکرەی زۆر بەرزە بێتەوە. طبعاً ئێوە پێویستان بەوەیە بچن بۆ لیژنەی پزیشکی باشە لیژنەیەکی دکتۆرە خواناسەکان نمونەی دکتۆر عەبدولواحید و کۆمەڵێک دکتۆری بەڕێزی تر هەیە باشە ئەوان تەقاریرەکان ببینن و بڕیاری لەسەر بن ئەگەر بزانن خەتەرێکەکەوێتە سەر ژیانی ئەم ئافرەتە ئەوە دروستە ئەو مناڵە لە ناو بدرێت مادام سەرەتایە و کۆرپەی وەکو تۆ خۆت باسەکەی لە هەفتەی چوارەمی نهایەتی باشە ئەمما ئەگەر وتیان هیچ کێشەیەکی نییە و بە سەلامەتی لە دایکە بێ و دایکەکەش سەلامەتە بێ ئەو کاتە بۆتان نییە لە ناوی بن والله تعالى ئەعلەم.